گەورەترین نیعمەتەکانی خوای پەروەردگارن. تەسەوڕ بکە ئەم هاوینەی کە بەرەو ڕووتەوە دێ گەورەترین نیعمەتە بەسەر مرۆڤەکانەوە. بۆچی؟ بۆ ئەوەی کە خوای پەروەردگار یادت ئەخاتەوە. ئەگەر گەرمایەک نەبێ یادت بخاتەوە، ئەگەر ئاگرێکی وەها نەبێ کەوا دەسێ بستوێنێ، شوێنێک بستوێنێ، کەوا سێری بکەی سامی هەبێت و نەتوانی نزیکی بکەیتەوە، ئەمە نیعمەتی خوای پەروەردگارە. خوای پەروەردگار ئەیەوێ بە بەردەوام بەندەکانی یاد بخاتەوە کەوا ئەم ژیانی دنیاە هەتا هەتایی نییە. لە دوای ئەم ژیانە مردنێکەیە و لە دوای ئەم مردنش زیندوو بوونەوەیەکەیە کەوا مردنی تێدا نییە، کەوا ژیانێکی هەتا هەتاییە. ئەگەر هەرچەندێ ناڕەحەت بی لەم دنیاە ئەوە کۆتایی پێدێ. ئەگەر هەرچەندێ دڵخۆش بی بە ئەندازەی ئەوەی کەوا تۆ یەک خولەکێک ناڕەحەتی و ناخۆشی لەم دنیاە نەبینی بێ، وەڵڵاهی ئەوەش کۆتایی پێدێ. بەڵام ئەوەی کە کۆتایی پێنایە، ئەوەی کەوا مردنی تیانیە، ئەوەی کەوا خالیدەن مخەلەدە، ژیانی دوای بەرزەخ، ژیانی قیامەتە. ئەوە ژیانی حەقیقی ئینسانی موسڵمانە. بەڵام بۆ کەسێکەوە ملکەتی فەرمانەکانی خوای پەروەردگار بێ، بۆ کەسێکەوە دائیمەن لەبیری بێکەوە ڕۆژێکەی ئەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. بۆیە خوای پەروەردگار ئەیەوێ بەندەکانی غافڵ نەبن، ئەیەوێ خوای پەروەردگار بەندەکانی بکاتە بەهەشتەوە و لێیان ڕازی بێ. بۆیە بە بەردەوام هاوین دێ، ناخۆشی دێ، ناڕەحەتی زستان دێ، بەڵام موسیبەتی بەسەر دنیا خوای پەروەردگار بەندەکانی بەسەرەکاتەوە بۆ ئەوەی کەوا بزانی ئەی مرۆڤ ئەم ژیانی دنیاە تا هەتایی نییە، ژیانێکی کاتیە و کۆتایی پێهاتووە. و لەگەڵ ئەوەشە یادی ئەوەت ئەخاتەوە کە ئاگری دۆزەخی ئاگدار بە. ڕەزابوونی خوای پەروەردگار هەیە کردەوەی بۆ بکە. خۆت لە تاوان و سەرپێچیەکان و هەڵەکان بە دوور بگرە ئەی مرۆڤ، ئەی موسڵمان، بۆ ئەوەی کەوا نزیک بیتەوە لە خوای پەروەردگار، بۆ ئەوەی کەوا یادی خوای پەروەردگار بکەی بە بەردەوامی. و بەڵگەشە ئەم هاوین و ئەم گەرمایە لەسەر